ئەنجامی ئەم شێوازە کۆنفرانسانە لە دووسێ شتایە. یەکەمیان کاراکردنی کاری توێژینەوە لە نێوان پزیشکەکانە کەوا هاانیان بین توێژینەوەی کارە ئەنجام بدەن. دووەمیان تێکەڵاوبوون لەگەڵ پزیشک و پسپۆرەکانایە لە هەموو شارەکانی تر و لە دەرەوەی وڵات. ئەمە بۆچی باشە؟ بۆ ئەوەی زانیاری پزیشکینە بگۆڕینەوە و ئێمەش وەکو پزیشک سوود لە ئەزمموی ئەوان ببینین. شێک لە بەشەکانی کۆنفرانسەکە بەشی کۆمپانیا پزیشکەکانە کە نوێترین ئامێرەکانیان لە بواری نەشتەگرێ جیاوازیەکانی ئێسک و شکاوی و بڕبڕی پشتا پێشکەشەکەن. ئەم کۆمپانیایانە چەند ساڵێکە بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە و زۆربیان کۆمپانیای ناوداری جیهانین کە ئەو ئامێرانی کە ئەوان بەکارێن و ئێمەش چەند ساڵێکە بەکارێن لێرە هەمان ئەو ئامێرانەیە کە لە دەرەوەی وڵات بۆ هەمان شێوازی نەشتەرگەری بەکاردەێنرێ. ئەو بەشەی کە لە کۆنفرانسەکە تایبەتە بەو کۆمپانیایانە بەشێکی گەورەیە و نوێترین ئامێرەکانیان لە بواری نەشتەرگەرەکانی گۆڕینی جومگەکانە، جێگیرکردنی شکاویەکانە، نەشتەرگەرەکانی بڕبڕی پشتان، نەشتەرگەریەکانی بەناو جومگەبینی جومگەکانە لێرە بوونیان هەیە و لەوە پێشیش بوونیان هەبووە، بەڵام شێوازی نوێیان پێشکەش کردووە و ئەمە واکە کە پزیشکەکانی ئێمە ئاشنابن چۆن ئەم ئامێرە نوێیانە بەکارێن و چۆن ئەتوانرێ سوودی لێ بینرێ بۆ خزمەتکردنی نەخۆشەکانوان.